لا تەوەریدۆماندا کە تەوەرێکی تەندروستە باس لە گرفتە باوەکانی ئازارەکان و بربڕی پشت ئەگەین بزانین چی وا ئەکات لەوەی کە ئێمە گرفت لە بربڕی پشتمانە دروست بێت وەک ئەزین هەر ئازارێک لە جۆستەمانە هەبێت وامان لێکا کە پێوەی بناڵێنین و بەڵام هەندێک جار لەوانەیە ئەو جوڵە ناتەندروستانەی خۆمان بێت یا هەندێک لەو ڕێکارە ناتەندروستانە بێت کە ئێمە ئەنجامی ئەین و بەکاری ئێنین و ئەکات ئازار لە بەشێک لە ئەندامەکانی جەستەمانە دروست بێت بۆ ئێمە ئەمانوێت زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین با میوانداری زۆر بەرز دیتۆ چالا قادرقەشانی وەک پسپۆری نەخۆشیەکانی ئێسک و جمگە و ڕۆتماتیزم و فەقەرات دیتۆ سڵاو لەبێت بەخێر بێت سڵاو لەوە بەیانتان باش زۆر سپاس. باسەرتا لەوە دەست بکەین بزانین گرفتە باوەکان کە تووشی ئازاری بەرپڕی پشتمان ئەکات چین. بەڵێ زۆر سپاس. ئازاری پشت دەتوانین بڵێن یەکێکە لە باوترین ئەو نیشانانەی کە نەخۆش سەردانی پزیشکێکە دوای ئەنفلۆنزا باوترین هۆکارە کە نەخۆش سەردانی پزیشکەکە لەبەرەوە ئازاری پشت زۆر زۆرە و هۆکارەکانیشی زۆرە. بەڵێ زۆر باشە. بەڵێ باشە دکتۆر گیان هۆکارەکەی چییە؟ بەڵێ دواتر بێنە سەر نیشانە. بەڵێ ئازاری پشت هۆکارەکەی دەتوانین بکەین بە دوو بەشەوە. هۆکارێکان پێوترێ هۆکاری میکانیکی. هۆکاری میکانیکی زیاتر ئەو نەخۆشانەیە کە پێڵێن ئینزیلاقی فەقەرات کە لای ئێمە باوە ئەویش بە دوو شێوەیە یان خزانی ئێسکی بربڕەکانە یان خزانی ئەو دیسکەیە کە لە نێوان بربڕەکانە. بالێرەیە بۆستین ئەمە لە چیەوە تووشە؟ ئەمە هۆکار کاڵین هۆکاری میکانیکی بەهۆی جوڵەیەکی غەڵەتەوە بەهۆی هەڵگرتنی وەزنێکی زۆر بە هەڵا یان حرەکەیەکی غەڵەت دەکرێت هۆکارەکەی زیاترەمان زۆر جار بەهۆی ڕووداوە یان کەوتنە یان ڕووداوی هاتوچۆیە ئەمانە پێوترێ هۆکاری میکانیکی زیاتر بۆی داخزانی بربڕەکان و دیسکی نێوان بربڕەکانە. باشە هۆکارەکانی تر ئەوە کە ئینزیلاقی پێڵێن لای خۆمان. هۆکاری ترمانەیە هۆکاری نەخۆشیە. هۆکارەکانی نەخۆشیەکان زۆرن خۆتان نزان پشت لە کۆمەڵێک ماسوولکە و بربڕە و بەستەر پێکاتەوە. نەخۆشیەکان هەندێک لە نەخۆشیەکان هۆکاری نەخۆشی ڕۆماتیزمە کە هەوکردنی نەخۆشی ڕۆماتیزم یەکێک لە باوترین نەخۆشیەکان ڕۆماتیزم پێڵن تەشەموعی فەقەرات. ئەم نەخۆشیە تووشی کرکراگەکانی نێوان بربڕەکانە بێ ئەبێتەوەی ڕەقبوونی کرکراگەکان نەخۆشەکە جوڵەی باش نابێ بەیانیان کە لە خەو هەڵەستەیان لە دوای ئیسراحەت ئازارێکی زۆریە بێ. هۆکاری ترمان هەیە تەمەنەکە بەوەی داخورانی ئێسکەکانەوەی کە پێڵن سەوەفانی بربڕەکان کە ئەو کرکراگە و بربڕەکان تووشی داخورانە بێ ئەو کرکراگەی نێوان جونگەکان لاوازە بێ ئەمە سەوەفانی پێڵێ. هۆکاری ترمانەیە بۆی نەخۆشی ترەوەی زۆر جارێمە نەخۆش ئازاری پشتی هەبووە بەهۆی هۆکاری ئیلتیهاباتی ئەو دیسکانەی نێوان بربڕەکانەکە یەکێک لە نەخۆشیەکان ئێمە هەندێک نەخۆشمان بینیوە حومەی ماڵتای پێڵێن کە زۆر جار دیسکەکان تووشی نەخۆشیە بێ. هۆکاری تریش نەخۆشیەکانە توان بڵێم کۆمەڵە نەخۆشی زۆرە لە بربڕەکانە بەس هۆکارەکان وەکو باسم کرد زیاتر میکانیکی و نەخۆشیە. ئاماژەت بە تەمەند کرد بەڵام مەسەر لەوانەیە هەندێک کەسیشمان بینی بێت زۆر گەنج بێ خۆ تەمەنێکی مناڵی شابێ با بڵێن ئازار لە بربڕی پشتیا دروست بووە ئەکرێ بڵێن ئەمانەش هۆکارێکم بۆ ئەو نەخۆشیانەی کە باس کرد یاخود هۆکارێکی دیکەشەیە لەوەی کە کەسانی گەنجیش تووشی ئازاری بربڕی پشتیان ببێت. بەڵێ وەکو باسم کرد هۆکارەکانی چۆنە گەنج و بە تەمەنیش تووشی ئازاری پشتە بێ بەڵام نەخۆشیەکان جیاوازە. لە گەنجا زیاتر ئەوەیە کە گرژبوونی ماسوولکەکانیان کشانی ماسوولکەکان کە پێڵین تەشەمجاتێکی زۆری ماسوولکەکانە بێ یان خزانی دیسک و بربڕەکانی پشتە لە گەنجە زیاتر کە خواردبوونی بربڕی پشت ئەویان کوامەیانە و خواردبوونی بربڕی پشتەوی شۆکاری تەمەنە زۆر جار لە بە تەمەنەکانە کە تووشی ئێسکە نەرما بێ مە لە بیرمان چۆ باس بکەین تووشی پوکانەوەی ئێسگە بێ بربڕەکانی پشتی خوارە بێتەوە شێوەی پشتی کوڕە بێتەوە یەکێک لەوە کارەکانەوە هۆکاری ئەسکە نەرمەیە. باشە دکتۆر نیشانەکانی جیاوازە کە من لە ڕێی نیشانەکانیەوە بزانم کام جۆرەی پشتگێشەیان هۆکاری پشتگێشەکەم چیە بیزانم؟ بەڵێ نیشانەکان زیاترەوەی کە باوە بە ئازاری بەشی خوارەوەی پشت دەست پێەکە. ئێمە وەکو پزیشکان ئەگەر ئازارەکە لە ماوەی دوو-سێ ڕۆژە بە ئیسراحەت و بە کەمکردنەوەی جوڵە باش بوو ئەوە پێویست ناکا بڵێن نەخۆش سەردانی پزیشک بکە. بەڵام ئەگەر ئازارەکە
زیاتری خایاند لە ماوەی هەفتەیەک زیاتر بوو و نەخۆشەکە بڵێن ئازاری دەرمانشکێنی بەکارێن دەرمانی ئازارشکێنەکانی بەکارێنە باش نەبوو دوای هەفتەیەک پێویستە سەردانی پزیشک بکە بۆ دیاریکردنی هۆکاری ئازارەکانی پشتی. زۆر باشە باس لە دەرمانی ئازارشکێنەکان کردجان پێشەوەی کە بینە سەر چارەسەرەکانی لەم خۆشە شتێکی جام نەسەر لەوانەیە بڵێن پەیوەند لە هەموو پرۆگرامەکان لە هەموو پزیشکە پسپۆرەکان ئەم پرسیارە ئەپرسێت بەڵام زۆر لام گرنگە لەوەی کە وەڵامەکەی وەربگرم ئەمە لە ڕێگەی ئۆنلاینەکانەوە لە ڕێگەی سوشال میدیا و هەمیشە بینین ڕێکلام بۆ کۆمەڵە بابەتێک ئەکرێت لەوەی کە ئەگەر ئەمە بخۆی بەتایبەتی بۆ ئازاری بڕبڕی پێش و بۆ ئازاری ئەژنۆ زۆر ئەم ڕێکلامانە ئەبینین کە جۆرە دەرمانێکی گژوگیاییە لای خۆی کە وادا ئەنێت کەمە هیچ زیانێکی نیە و زۆر سروشتیە لە ماوەی 2 مانگ بۆ 3 مانگاوات لە ئەکات هیچ ئازارێکت نەمێنێت ئەمانە بەڕاستی ئازار نەهێڵن لە جەستەیە یاخود ئەمانش ئازارشکردن بۆ ماوەیەک بەکارهێنرێن ئەوە بەڕاستی زۆر گرنگە یعنی بەداخەوە ئێستا لە سوشیال میدیا و لە پەیجەکان و تەنانەت بە ئۆنلاین کۆمەڵە دەرمان بڵاو بۆتەوە کە هیچ ئەساسێکی عیلمی نییە بگرە زۆر خراپیشە یعنی کرێمێکی پیشانەیە کە نەخۆشەکە ڕۆماتیزمی هەیە و جونگەکانی وایە و فقراتی خوار بۆتەوە بەم کرێمە باشە بێ لە هیچ عیلمەکان نییە بە کرێمێک تۆ فقرەت خوار بێتەوە یان تووشی ڕۆماتیزم بی بە کرێمێک باش بێ لەبەرەوە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین خۆی بەداخەوە بواە ئەمە لە پەیجەکان و لە هەموو شوێنێک چاودێری لەسەر بێ یعنی ناکرێت هەموو کەسێک بێ لە پەیجێکەوە دەرمانێک دابنێ و بە خەڵک بڵێ ئەم دەرمانە جاری وایە سوێن دەخواڵە ئەم دەرمانە وایە و بە شەرت و نازام کۆمەڵی قساکەن نەگەر باش نەبوویت پارەکەی وەرەگریتەوە ئێمە زۆرمان بینیوە بەداخۆم دەرمانانە زۆربەی گیاییش نییە من خۆم چەنان نەخۆشم بینیوە کە دەرمانی هێناوەتە لای ئێمە نەخۆشی خۆم بووە ئازاری سەوەفانی جونگەکانی هەبووە دوای فترەیە دیار نەماوە دەرمانێک هێناوە لە کیسێکە بە ناوی ئەعشاب بەوە نیە دەرمانی گیایی بەڵام دوایی کە خۆم نردومە بەڕاستی خۆم نردم بۆ وەزارەتی تەندروستی دەرکەوتم دەرمانە کۆمەڵێک حەبە هەر ئەو حەبانی کە وەسەیەکێک لە هاوکارەکان وڵێ بیستومەکە بۆ بەخۆشیان و تووە کەوتویان تۆوی تەڕەتیزە بخۆی بۆ ئازاری پشت باشن بڵێ ئەوانە ئەزان چی هەمووی قسەی زانستی نییە بەڕاستی ئێمە بیستومانە بۆ ئەژنۆژەڵێ بامێ بخۆیت و ئاوی سەر و پێ و نام شتانە مەزووکتە خۆی حەزی لە بامەیە حەزی لە سەرفەیە خۆی سەوزە و ئەوانە بۆ هەموو شتێک باشە بەڵام ئەوە نییە تۆ وڵات تەڕەتیزە بخۆی یانی بخۆی ئازاری پشتن نامێنێ ئەوانە شتێکی عیلمی نییە بەڵام ئەو دەرمانە ویستم باسی بکەم بەڕاستی زۆر گرنگە یعنی ئەبێ هاوڵاتیان ئاگادار بن کە لە پەیجەکان بە ئۆنلاین هیچ دەرمانێ نەکردن بەڕاستی هەر دەرمانێک هەر کرێمێک شتێک لە پەیجەکان ڕیکلامی بۆ کرا هیچی ڕاست نییە لەبەرەوە تووشی مزعافا دەبن وەکو باسم کردێمە دەرمانەکەمان نار بۆ وەزارەت دەرکەوت کە ئەم دەرمانە 3 نەو حەب کە زۆر خراپیشە حەبی تراماڵ و ڤۆڵتارین و کۆرتیزۆن کە ئەما بێتەوەی ئێسکەنەرمە و قەڵەوی و نەخۆشەکە ئەم 3 دەرمانە هاڕن وەکو پاودەرێکی لێکەنەوەی کەنەکی سێکەوەڵە ئەمە جیاییە ئەمە هەرچ ئازارێکتە بێتەوە ئەم 3 حەبە بەیەکەوە خۆی هیچ ئازارە لە لەشتا نامێنێ نەخۆشەکە ماوەی 3 مانگ بەڕاستی ئازارێ نامێنێ بەڵام هیچ ئازار بەڵام دوای ئەوە ئێمە نەخۆشمان بینیوە تووشی قەڵەوی بۆ گورچی لەی زەعیف بووە 2 من نەخۆشم بینیوە 3 فەقەرەی شکاوە بۆی پوکانەوەی ئێسکەکانەوە کە ئەو کۆرتیزۆنەی بەکارێنەوە لەبەرەوە زۆر گرنگە هاوڵاتیان بە هیچ شێوەیەک لە پەیجەکان دەرمان نەکڕن باشە دکتۆر لەسەر مۆزوعی ئازاری پشت 3 جۆر هەیە کە زۆر گرنگی پێێریە زۆر باسەکرێ ئازاری تیش ئازاری ژێرتیش و ئازاری درێژخایەن ئەم 3 جۆرە چییە؟ 3 جۆر ئازارەکەەوەی باسم کرد یەکەم کە ئازارێکە ماوەی ڕۆژێک بۆ 2-3 ڕۆژە خایەنێ ئەمە ئازاری تیژە ئەمە ئازاری کەمە بڵێن تیژ نییە بەم جۆرە باسکراوە ئەمەی سەرتا بەڵێ خۆی بە کوردێکەوەی پێڵێن ئەکویت و کڕۆنیک و هینە ئەو ئازارانەی کە 3 ڕۆژە ئازارێکی زۆرە و بەڵام دوای 3 ڕۆژەکە نامێنەوە ئازاری تیژەکەیە ئازاری تونتر ئەوەی دوای هەفتەیەک کە بەردەوام بێ وتمان ئەگەر ئازارەکە بەردەوام و پێویستە سەردانی پزیشک بکە جۆری ئازارەکان بەو شێوەیە و ئازاری درێژخایانمان هەیە کە بەردەوامی ئازاری درێژخایان هەیە نەخۆش کە بەردەوام ئازاری هەیەوە ئازارەکەی پشتی دێتە خوارەوە بۆ قاچی بۆ ڕانی خۆی ئازارەکان بۆ هۆکارەکەشی بۆ جیاکرێتەوە ئێمە زۆر جار ئەگەر نەخۆش ئازارێکی پشتی هەبێ کە ئێمە پێڵین تەشەنوجات یان گرژبوونی ماسوولکەکان
زۆر جار ئازارەکە نایەتە خوارەوە بۆ قاچی یعنی فشار دروست نەبووە لە سەردەمارەکان ئەمە زیاتر بەوەی ئازانین کە تەنها گرژبوونێکی ماسوولکەکانە بەڵام کە ئازار هاتە خوارەوە بۆ قاچی بۆ هۆی سڕبوونی قاچی و ئازاری قاچی هەبوو ئەوە پێویستە فەحسوشتی بۆ بکرێ بۆی دەرکەوێت نیشانەکان شێوازی خەوتن ئەگەر بە هەڵە کەسێک بخەوێ ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە ئازار لە پشتیا دروست بێت و ئەبێ شێوازە تەندروستەکەشی چۆن بێتەنات ئەو جێگەش کە بەکاری ئەهێنێت بەڵێ ئەوە زۆر گرنگە بەڕاستی نەک شێوازی خەوتن ئێمە پێویستە شێوازی دانیشتن کە دانیشیت زۆر جار ئێستا زۆربەی کاری ئێستا لەسەر کۆمپیوتەر و مێز و ئەوانەیە زۆربەی ئەو دانیشتنە زۆرانە کە بە هەڵە دانیشی تووشی ئازاری پشت دەکات دانیشتنی ئێمە هەڵەیان نه ئەم دانیشتە دانیشتێکی باشە گۆشەی نەوەت بێ ئەژنۆکانت لەگەڵ حەوزت بەو شێوەیە پشتە ڕێک بێ بەڵام هەندێک دانیشتن هەیە کە پشت خوارەکەی تۆ یان ملی خوارەکەی بەڵێ ئەوە زۆر خراپە بۆ ئازاری مل و ئازاری پشت دروزەکە زۆر جار لە ئافرەتانە کە زۆر وەستان بە پێوە وەکو باسمان کرد زۆر وەستانیش بە پێوە هۆکارێکە بۆ ئازاری دروستبوونی ئازاری پشت خەوتنیش پێویستە شێوەی تەندروستی خەوتن پێویستە و دۆشەکەی لەسەریە خەویت نابێ زۆر ڕق بێ نابێ زۆر نەرمیش بێ کە پشتت خوار بێتەوە سەرینەکەش پێویستە سەرینەکە زۆر بەرز نەبێ یعنی شانت ئەستوری شان چەنە سەرینەکە ئەستورەکەی ئەوە نەبێ باشە خەوتنیش پێویستە لەسەر پشت لەسەر لابێ لە کاتی خەوتنیشان نابێ پشتت کوورکەیتەوە هەیە زۆر پشتی خوارە کاتەوە کاخێت بەو شێوەیە پێویستە بخەوی ئەگەر هەیە قاچی هێنێتەوە بۆ لای سنگی ئەوە زۆر جارە بیستین کە بەیانیان هەڵەستێ لە خەو ئازاری هەیە تا تۆزێک گەجوڵێ دووردەوردە ئازارەکانی باشە بێ شێوازی غەڵەت بۆ خەوتن ئەگەر بە شێوەیەکی هەڵە بخەوی بەیانیان ئازاری پشت دروزەکە باشە دکتۆر دانیشتنی زۆر بەڵێت بڵین هۆکارە بۆ ئازاری پشت بەڵێ دانیشتنی زۆر وەستانی زۆر وتمان ئازار دروزەکە دانیشتنی زۆر چەنە کاتەکەی تۆ ئەگەر نابێت لە چەند تێپەڕ لە نیو سەعات زیاتر دابنیشی پێویستە هەستیت یەک دوو دەقە جوڵەیە بکەیت و دانیشیت کە ئازاری دانیشتنی زۆری ژەبێتەوەی گرژبوونی ماسوولکەکان و ئازاری پشت دروست وەستانی زۆریش لێ بە هەمان شێوەنی و کاتژمێر نابێت زیاتر بێت بەڵێ بە هەماش زیاترەوە ڕەنگە ئەوانی کە دکتۆری دان و کەسانی کێشی دەلاکی و ساڵۆنی ئافرەتانەکان ئەوە زیاتر بە پێوە بەڵێ ئیشکردن کە ئیشکردن باسی ئەو بکەین ئیشکردن یەکێکە لە هۆکارەکان زۆر جار ئەوانەی کە زۆر بە پێوە ئیشی ساڵۆنەکەن یان ئیشی دکتۆری دانا پشتیان زۆر خوارەکەنەوە تووشی ئازاری پشتە بن زۆربەی دکتۆرەکان ژوانەی دکتۆری پسپۆری نەشتەرگەرین لە نەشتەرگەریە چەند سەعاتێک بە پێوەستن زۆربەیان نەتوانم تووشی ئازاری پشت و ئینزیلاق و ئەوانە بن یان شۆفێری ئەو کەسانی کە بە تایبەت شۆفێری تەکسین بەڵێ هەر ئیشێگەکەی دەبێ ئاگاد لە خۆت بێت چۆن ئیشەکەیت یعنی تۆ کە ئافرەت ژنێک لە ماڵەوە ئیشەکا بێ زۆر بە پێوە هەموو ئیشێک نەکا ئێمە زۆربەی نەخۆشەکان کەیت بۆ لامان ئەڵێن هەموو ئیشێک بە پێوە مەکە لە سەر سنگی حاجتوانە بە هەندێک ئیش توانی لەسەر کورسی مێزێک دابنیشی ئیشەکانە بکەیت دوایی بچیتە زۆر ئیشی تریش هەیە بەو شێوە بێ ئاگاد لە خۆت بێکە ئیشەکەی چۆن دانیشی چۆن ئەوەستیت جارجارە بێتەوە ئیسراحەتێ بکەیت جوڵەیە بکەیت بۆی ئازاری پشت دروست نەبێت زۆر باشە ئاماژەمان بۆ کردلەوەی کە هەندێک لەم ئازارانە بەهۆی جوڵەی ناتەندروستەوە دروستە بێت ئەکرێ ئەم جوڵە ناتەندروستانە هەر لە سەرەتای لەدایکبوونی کۆرپەلەیەکەوە بێت بە هەڵە هەڵگرتنی ئەو مناڵە بە تایبەتی لە بچووکە تاوەکو تەمەنی یەک ساڵی ئەکرێ ئەمانە دوایی زیانی پێ بگەێنێت لە تەمەنی گەورەی یا زیان بە بڕبڕی پشتی بگەێنێت مەبەستت مناڵەکەیە بەڵام بەس مناڵەکەیە بۆ مناڵەکە نییە هەڵە ئێمە کاڵین ئیشکردنی هەڵا یەکێک کە ئیشەکات بڵێن بە پێوە شت هەڵەگری پشتت خوارەکەیتەوە یعنی دانانیشی هەڵی بگری ئەوانە بێتەوەی هۆکار بۆ مناڵەکە نییە مناڵێکی بچووک بڵێن کێشە بۆ دروستە بۆ مناڵەوەی کە ئەڵەن جارە تەمەنیەوەی نەهاتۆ دای بنیشێنی ئەگەڵ لە پشتی بەدای مەنیشێن ئەمانە زیانی پێ ناگەێنێ لە گەورەیە نا لە مناڵە ئەوانە هۆکار نییە بۆی تووشی پشتێشە بێ باشە دکتۆر دوو لە ڕووی بەڕێستان و بینەران پێڵاو تا چەند کاریگەری هەیە لەسەر ئازاری پشت پێڵاو ئەتوانین بڵێن کاریگەری هەیە بۆ ئازاری پشت بۆ ئەژنۆکان بۆ زۆربەی ئازارەکانی بربڕەکان کاریگەری هەیە لەبەرەوە ئەگەر تۆ کارەکە دوا بێ زۆر بە پێوە بۆستی پێڵاوەکە تووبی نەبێ کاڵین پێڵاوی تووبی پێویستە
ژێری پێڵاوەکە تۆزێ ئەستور بێ و نەرم بێ زیاتر بۆ خانمان بەڵێ زیاتر لە ماڵیشەوە ئێمە دایمە بە خانمان ئەڵێن کە لە ماڵەوە کارەکەن دایمەن علی تووبیان لە پێ بێت چونکە زۆر بە پێوەستن ئەو زۆر وەستانە زەختی فشارێکی زیاتر دروزەکاکە ئەگەر وەزنی زۆر بێ فشارێک زیاتر دروزەکە لەسەر بربڕەکان لەسەر جونگەکانی ئەژنۆ لەبەرەوە زۆر گرنگە تەنیا بوونی ئەو بەربەرزیە بەسە بۆی کە بمزانم ئەو پێڵاو تووبیە نەخێر هەر ئەوە نییە ئێمە زۆر جار هەندێک کەسمانەیە کە قاچی فلاتە قەوسەکەی قاچی نییە ئەو بڵێن فلات ئەم فلاتیە زۆر جار ئازاری قاچ دروزەکە یعنی بە ئەگەر بەردەوام بێ بەو شێوەیە فلاتەکەی زۆر بێ ئازاری پشتیشیە بێ لەبەرەوە پێویستە ئەو پێڵاوەیان ئەو نەعلانەی بەکارێنێ ئەستور بێت ئەستورەکەی کەم نەبێت زۆر ناوکەفی پێڵاوەکەش پێویستە لە شوێنی قەوسەکەی بەرزبوونەوەیەکە بێ ئەمە بڵێن مواسەفاتی پێڵاوی تووبیە کە بەکاربێت زۆر باش بەکارهێنانی قادرمە ڕۆشن زۆر بەسەر قادرمی ئەمانەش هۆکارن بۆ ئەوەی کە ئازار لە پشتمانە دروست بێت بەڵێ قادرمە وەکو باسمان کرد قادرمە یەکێکە لە هۆکارەکان زۆر دانیشتن و زۆر وەستان و زۆر جار تەوالێتی شەرقی کە لای خۆمان باوە بە تایبەتی بۆ ئەوانەی کە تەمەنیان هەیە یان ئەوانەی کە تووشی ئینزیلاق بوون ئەم تەوالێتە شەرقی و دانیشتن لە عەرز و خەوتن لە عەرز و ئەمانە هەمووی ئەگەر کێشەیەکە بێ زیاترە بێت جۆرێک دانیشتنمان هەیە خۆمان پێڵین چوار مشقی بەڵێ باشە قاچمانە خێنەوە ناو یەکودا ئانیشین و تۆز دەستی باشنەوەمانەوەگرین قوشمانی بۆ خوارەکەینەوە ئەمەش ناتەندروستە هەموو دانیشتنێک لەسەر عەرز بێ پشت خوارکردنەوەوانەی تیا بێ ناتەندروستە لەبەرەوە کاڵین لەسەر کورسی دانیشی پشتڕێک بێ دانیشتێکی یعنی ئەم دانیشتە لەسەر کورسی شێوەی سروشتی فەقەرەکان ئەمە دانیشتی چوار مشقی بەڵێ بەڵام چوار مەشقی پشت خوارکردنەوەی تایە زۆر جار بۆ ئەژنۆکان خراپە لەوانەی کە تەمەنیان هەیە نەخۆشی سەوفانیان هەیە بە تەمەنەکان چوار مەشقی و نوشت ئەژنۆ زیاتر تووشی داخورانیانەکە بەرەو باش نییە زۆر باشە جا ئێمە ئەڵێن وەرزش بۆ هەموو شتێک باشە بۆ تەندروستی ئێمە بڵێ بۆ ئاز بۆ کەمکردنەوەی ئازاری پشت وەرزش و ئازاری پشت پەیوەندیان هەیە بەیەکەوەلەوەی کە ئەگەر باسی چارەسەرەکان بکەین یان باسی چارەسەرەکانەکەین و لە پێش چارەسەرەکان بکەین هەندێک چارەسەر هەیە جگە لەو دەرمانانی کە پەیوەند باسی کە لە ڕێگەی ئۆنلاینەوە بەدەستەگات ئێستا دەرزێکی تر هاتووە کە بۆ ئازاری پشت بۆ ئازاری ئەژنۆ بۆ ئازاری تەواوی جومگەکان بەکارە هێنرێت کە ئازارە ناهێڵێت ئەم دەرزیە تەندروستە هەر دەرمانێک بە پێی ڕێنمایی پزیشک نەبێت تەندروست نییە ئێمە دەرزێک شێکە بەداخەوە لە کۆڵانەکان بەکارێنن پێڵێن تێکەڵە ئەم دەرزی تێکەڵەیەش هەمان شت پێکاتوە لە دەرزی ئازار زۆر جار ڤۆڵتارینی پێڵین لەگەڵ ئەو دەرزی کۆرتیزۆنە ئەم دەرزیە زۆر بەکارێنانی وەکو باسم کرد زۆر مزعافاتی لێ بێتەوە یعنی لە بەرزبوونەوەی فشاری خوێن و نەخۆشی دڵ و لاواز سستی گورچیلەکان و ئێسکە نەرمە لەبەرەوە هیچ دەرزیەک یعنی تۆ زۆر جار بە تایبەتی دەرزێ کۆرتیزۆنەکان هەر ئازارێک لە لەش تا بێ نایهێڵێ زۆر جار نەخۆش فێرە بێ کە ئەم دەرزیە ئازاری زۆر بەکارهێنانی تەندروست زۆر خراپە و ناتەندروست بەهر لە دەرزیەوە من پرسیارێکی تریش بکەم بۆ زۆربەی و کەسانی کە نەشتەرگەری ئەکەن لێرە و لەوێ ئەبیستین لەوەی کە ئەڵێن نیوبەنج دوایی ئازار بە بڕپڕی پشتت ئەگەێنێت و ئازارێکی زۆرت بۆ دروستەکە ئەمە تا چەند ڕاستە ئەگەر کەسێک نەشتەرگەری بکات و بە نیوبەنج بۆی بکرێت دوایی هۆکارە بۆی کە تووشی ئازار بێت لە پشتیە نەشتەرگەری نیوبەنج زۆر جار ئازاری پشتەکە نەشتەرگەرەکە نییە زۆر جار ئەو نەخۆشانەی کە نیوبەنجەکەی بۆ کرێت پێشتر خۆی کێشەیەکیە بۆ لە پشتی لە فەقەرەکانی ئازار دروزەکە بەڵام ئازارەکە درێژخایەن نییە دوای نەشتەرگەرێکە دووسێ ڕۆژ ئازارێک کەمیە بێ بەڵام ئازارەکەی نامێنێ لەبەرەوە هۆکار نییە بۆ زۆر جار ئێمە خانمان سەردانمانەکەن وڵات تووشی ئینزیلاق بووم شتیوان نییە تۆ بە بەڵێ بە دەرزی نیوبەنج تووشی ئینزیلاق نابی ئینزیلاق وەکو باسم کرد هۆکارەکەی میکانیکیە ئیشکردنی هەڵەیە و هەڵگرتنی شتی قورسەوانەیە زیاتر بە دەرزیەک تووشی ئینزیلاق نابی بەڵام پشتێشەیە کەم دروزە بێ هەموو نەشتەرگەریەک دوای نەشتەرگەری پشتێشەیەک دروزە بێ بۆی گرژبوون و بۆی دوای چەند ڕۆژێک نامێنێت دەستخۆش دکتۆرجیان باسمان لە پشتێشە کرد لە جۆرەکانی لە نیشانەکان لە هۆکارەکانی بابینە سەر چارەسەر بەڵێ چارەسەری ئازاری پشت ئێمە یەکەم شت دەبێت چارەسەری هۆکارەکان بکەین وەکو وتمان
یەکێک لەوانە شێوازی دانیشتن و شێوازی ئیشکردن و ئەو شێوازانەی کە باسمان کرد بێ بەو ئیشی ڕۆژانەمان بکەین. دوای ئەوە وەرزشکردن. بەڕاستی وەرزشکردن یەکێکە لە باشترین چارەسەرەکان بۆ ئازاری پشت. ئەو وەرزشانەی کە زۆر پێویستە ڕۆشتن باشە، ڕاکردن، مەلەکردن، پاسکیل سواری، ئەمانە هەمووی وەرزشێکی زۆر باشن. بۆ ئازاری پشت پێویستە تۆ وەرزشێک بکەیت کە بێتە هۆی بەهێزبوونی ماسوولکەکانی پشت، ماسوولکەکانی سک و دەوری ڕان. لەبەرەوە وەرزشکردن باشترین چارەسەرە بۆ ئازاری پشت. زۆر جار بۆ زۆربەی نەخۆشەکان کە ئینزیلاقی هەیە یان هەر شتێکی تری هەیە، ئێمە بە نەخۆشەکاڵین وەرزش بکە. ئەبێ خۆی وەرزش بکە، نابێ تەنها پشت بەوە بەستێ سەردانی چارەسەری سروشتی بکات و هەندێک ئامێری بۆ بەکاربێن. لەبەرەوە وەرزش زۆر گرنگە و یەکێکە لە باشترین چارەسەرەکان بۆ ئازارەکانی پشت. دوایەوە ئێمە ئازاری دەرمانمان هەیە، وەکو باسم کرد ئەگەر نەخۆشێک لە هەفتەیەک زیاتر بوو بە پێی هۆکارەکان دەرمان بەکارێنرێت و دەرمانەکانیش بە پێی نەخۆشیەکانە درێ. ئێمە وەکو باسم کرد ئەگەر نەخۆشێک سەوەفانی هەبێیان داخورانی هەبێت دەرمانەکان جیاوازە، یەکێک نەخۆشی هەوکردنی ئەو دیسکانەی هەبێ دەرمانەکان جیاوازە. دوای ئەمانە ئەگەر بەم شێوازانە چارەسەر نەبوو ئەو کاتە بڕیاری نەشتەرگەریە درێ. بەڵام ئەتوانم بڵێم زۆربەی ئازارەکانی پشت لە 90 بۆ 95 پێویستی بە نەشتەرگەری نییە. بەداخەوە لە وڵاتی ئێمە نازەم نەخۆش خۆی حەزی لە نەشتەرگەریە. زۆر جار تۆ ڕێژێکی دیاریکراو هەیە وەکوی کاڵی لە 90 بۆ 95 پێویستی بە نەشتەرگەری نییە، بڵێ لە سەدا ئەوەندە بە وەرزش چارەسەرە بێ. من کە ئەڵێم لە 90 بۆ 95 بە وەرزش و دەرمان و خۆپاراستن و ئەوانە چارەسەر بێ. ئەو لە 105 ئەمێنێتەوە کە پێویستی بە نەشتەرگەریە، ئەویش بۆ حاڵەتی تایبەت بێ. حاڵەتی تایبەتە، حاڵەتە تایبەتەکان ئەمێ باسی بکەم بۆی هاوڵاتیانی ئاگادار بن. ئازاری پشت ئەگەر ئازارەکە زۆر درێژەی کێشا بە دەرمان و وەرزشکردن و چارەسەری سروشتی ئەوانە باش نەبوو و ئەگەر ئازارەکە هاتە خوارەوە بۆ قاچی، زۆر جار کە ئێمە نەخۆشە بینین لە ڕانی بۆ قاچیەتە خوارەوە بۆ پاژنەی پێی وای لێ یەکام نەخۆشەکە مەسافەیە گەڕوە عەزەڵەکانی قاچی ئازارێکی زۆری هەبێڵێ ئەمە کە درێژخایەنە بێ و کە ئینزیلاقەکە زۆرە بێ کە فشارێکی زۆرە خاتە سەر دەمارەکانی پشتی، لەو کاتەیە پێویستە نەشتەرگەری بکە. لەبەرەوە خزانی دیسکی بربڕەکانی هەمووی پێویستی بە نەشتەرگەری نییە. ئێمە زۆر جار ئەو خزانەی کە دروزە بێ ئینزیلاق زیاتر لە فەقەرەکانی خوارەوەی پشتە، فەقەرەی کەمەری پێڵێن، فەقەرەی نێوان بربڕەی 4 و 5 و ئەخیری پێڵێن. لەبەرەوە ئەگەر ئەم نیشانانەی هەبوو، ئەگەر بە وەرزشکردن و بە دەرمان و چارەسەر نەبوو، بەڕاستی هەبێ نەخۆش تۆزێ تەحملی هەبێ. یعنی نەخۆشی ئێمە وەکو وتم پەلەیەتی ئەوێ ئازارەکەی لە ماوەی هەفتەیەکە چاک بێ بەلایەوە ئاساییە نەشتەرگەری بکە. لەبەرەوە پێویستە پەنانە بەنەبەر نەشتەرگەری تا بتوانن بە پێی چارەسەرەکان و وەرزشکردن چارەسەری ئازاری. باشە دکتۆر، چەند جوڵەیەکی سەرەتایی هەیە کە پێمان بڵیت ئەم جوڵە سەرەتاییانە پێویستە بۆ کەسێک کە ئازاری پشتی نەبێت ڕۆژانە بیکە بۆی تووشی ئازاری پشت نەبێت و بۆ کەسێکیش کە ئازاری پشتی هەبێت ئەم جوڵە سەرەتاییانە ئەم جوڵە ئاساییە سادانە بکات بۆ ئازاری پشتەکەی باشە. بەڵێ کۆمەڵێک جوڵە هەیە. ئەو جوڵان لێر دووبارێکینەوە. بەڵێ فەرمی ئەو جوڵانەی کە وەرزشانەی کە پێویستە وتمان تۆ پێویستە وەرزشێ بکەی عەزەڵەکانی پشتت، عەزەڵەکانی ڕان، عەزەڵەکانی دەوری سک بەهێز بکەی. کۆمەڵە جوڵە هەیە. یەکی لەو جوڵانە تۆ ئەگەر قاچت بەو شێوەیە جووت بکەی بۆ پێشەوە بۆ خوارەوە، ئەوەی کە ئەم وەرزشکردنی کە پێڵین بە هێواشی، ئەمە یەکێک لە وەرزشکرد ئەوانەیە کە پێویستە بۆ وەرزشی تریشمانەیە بۆ تەنیشت ڕۆژانە بێ ڕۆژانە بیکێ. ئەمە وەرزشی ئەمە چەند تکرار بێتەوە باشە؟ چەند دووبارێکیتەوە باشتر. ئاساییە چەند دووبارێکیتەوە باشە. ئەم دەستە تا چەند تاکوێ بڕوات تا ئەژنۆ بڕوات چەنە توانی بڕوات. یعنی ئەم وەرزشانە وەرزشێکی بڵێن ڕۆژانە پێویستە بۆ بەهێزبوونی ماسوولەکان. هەندێک وەرزشی تر هەیە ئەبێ پاڵکەوی بەڕاستیەوە ناتوانێت ئێستا ئەتوانێت پاڵکەوێ نەخۆشەکە قاز بەرزەکات. ئەمە بۆ کەسێک کە تووشی بووە. بەڵێ ئەگەر تووشیشن نەبێ وەرزشانە پێویستە بکرێت.
پاڵکەوێت و هەردوو قاچی بەرزەکاتەوە بە گۆشەی نەوەت ئەیوەستێنێ دایانێتەوە ینی بەو شێوەیە وەرزشی تریشمانەوەی کە خۆمان پێڵێن شنا و ئەو جۆرە وەرزانە ئەوانەش هەمووی پێویستە بۆ بەهێزبوونی زۆرینەی کات ئەو کەسێک کە ئازاری پشتی هەیە پێڵم ڕۆ خۆ هەڵواسە خۆڵواسین سوودی هەیە خۆ هەڵواسین ئەتوانم بڵێم سوودیە بە سوودێکی کاتیە ئەوە نییە بڵێ سوودێکی تەواوی هەبێت چونکە تۆ خۆ هەڵواسین وەرزش نییە تەنها وەرزش کەوتمان بەهێزبوونی ماسوولکەکانی پشتەوەی باسیشمان کرێسا مەلەکردن یەکێکە لە وەرزشانەی باشترین وەرزشە بۆ بەهێزبوونی ماسوولکەکانی ڕانوانە پاسکیل سواری کە ماسوولکەکانی ڕان و دەوری حەوز بەقوە دەکا ئەمانە هەمووی وەرزشە بەڵام خۆ هەڵواسین وەکو وەرزشێک وەرزش نییە تۆ دکتۆر ئەو کاتی کە خۆت هەڵواسی من خۆم ئازاری پشتم هەیە بەڵام ئەو کاتی کە خۆڵواسی زۆر بەڵێ ئەو کاتی کە خۆت هەڵەواسی فشارێک کەمە بێتەوە لە بینی بربڕەکان ئەو وەزنە زۆرەی کە لەسەر لە کاتێکی ئاسایی وەزن فشارێکی زۆر لەسەر بربڕەکانە کەمیە کاتەوە فشارە کەمە کاتەوە بۆ ماوەیە کاتی هەست بە ئیسراحەت دەکەی بەڵام وەکو وەرزش نییە بڵێن وەڵا وەرزشێکە بۆ بەڵێ تۆ بێت جوڵەی ماسوولکەکان بکەی ماسوولکەکان بەهێز بکەی وەکو باسمان کرد ڕۆشتن ڕاکردن مەلەکردن ئەم وەرزشانەی ئێستا باسمان کرد ئەمانە پێویستە ڕۆژانە بکرێ بۆ بەهێزبوونی ماسوولکەکانی پشت چونکە بەڕاستی ئەو ئازاری پشتێکی ئێستا زۆرە هۆکارەکەی ئەوەیە کە کەس جوڵەی نەماوە هەمووی بە ئۆتۆمبیل و بەوانە هاتوچۆکەن لەبەرەوە زۆربەی خەڵک زۆربەی تەنانەت گەنجەکانیش عەزەڵەکانی پشت و ئەوانیان زەعیف بووە یعنی ئێمە زۆر جار گەنجێکمان بینیوە تەمەنی 20 ساڵە تووشی ئینزیلاق بووە هۆکارەکەی ئەوەیە کە وەرزش ناکا کە ماسوولکەکانی بێهێز بووە بەڵێ لەبەرەوە وەرزشکردن باشترین چارەسەرە بۆی خۆت پارێزی لە ئازاری پشت و نەخۆشەکانی پشت ئەو کەسانەی کە کێشیان زۆر و قەڵەوەن ئەمانە ئەکرێت بڵێن زۆرە بەڵێ ئەوە زۆر خراپە یعنی وەزنی زۆر فشارێکی زیاترە خاتە سەر بربڕەکانی پشت وەزن بۆ هەمووی خراپە ینی بۆ فەقەرەکان خراپە بۆ جونگەکانی ئەژنۆ خراپە لەبەرەوە دابەزاننی کێش یەکێکە لە چارەسەرەکان بۆوانی کە ئازاری پشتیان هەیە بەڵێ کەی بڕیاری نەشتەرگەری ئەدێ بۆ کەسانەی کە ئازاری زۆریانە لە بەربڕی پشتیانان ئاماژەت پێکلەوەی لە سایان تا 95 بە چارەسەر لە سا 90 بۆ 95 پێویستی بە نەشتەرگەری نییە بڕیاری نەشتەرگەری و کاتە ئادرێکە چارەسەرە سروشتەکان و دەرمان و ئەوانەی بەکارێنە نەخۆشێکە ماوەیەکی زۆر هەر ئازارەکانی بەردەوام بۆ کوتم ئازارەکانی بێتە خوارەوە بۆ قاچی سڕبوونی قاچی هەبێ نەتوانێت بڕات وای لێ بکە جوڵەی کەم بێتەوە ئەو کاتە پزیشک بڕیارەدا کە نەشتەرگەری بۆ باشە دکتۆر و کۆتا پرسیاری من پشتەقانن بەڵێ خراپە لە ڕووی ئازاری پشت زیاتر بکات ئێمە وەکو پزیشکان لە ڕووی زانستیەوە تەقاندن بە هیچ شێوەیەک باش نییە بە تایبەتی بۆ فەقەرەکان بە تایبەتی بۆ بربڕەکانی مل ئێمە زۆر جار نەخۆشمان بینیوەک لە تەقانێکی زۆرەوە کاتێتە لای جەڕاحەکان تەقانێکی ملی کردو تووشی خزانی دیسکی بربڕەکانی ملی بووە لەبەرەوە لە ڕووی زانستیەوە تەقاندن بە هیچ جۆرێکی تەقاندن هیچ سوودێکی نییە بۆ نەخێر تەنها بۆ ماوەی کاتی هەست بکەی ئیسراحەتێک تێ بەڵام ئەگەر زۆر دووبارە بێتەوە مزعافاتی شتێکی تر هەیە لای ئێمە ئەو کەسە پاڵەکەوێت تەخت بەسەر دەمان پاڵەکەوێت و کەسێکەچێتە سەر زۆر خراپە زۆر خراپە ئێمە نەخۆشمان بینیوە بە تایبەتی بە تەمەنەکان زۆربەی هەیە لە بە تەمەنەکانە تووشی ئەسکە نەرمە بووە کە چۆتە سەر پشتی فەقەرەکانی شکاوە یان تووشی ئینزیلاقە بێت تۆ فێری ئەوە بووم یەک قاچ بە پشتما بنە زۆر خراپە ئەوی زۆر جار هۆکارە بۆی کە ئەو نەخۆشە هیچی نییە تووشی ئینزیلاقە بێ بەوە لەبەرەوە شتێکی باش نییە و وەزنێکی زۆر بچنە سەر پشتی ئەوانەی چی باش نییە ئەمە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان دەخوازین زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس